قەیرانی دارایی تەنها کاریگەری لەسەر دابەشکردنی موچە و ڕەوشی بازاڕ نەکرد، بەڵکو لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ژمارەیەکی زۆر بانکی ئەهلی بەهۆی بێکاربوون و نەبوونی پارە لە قاسەکانیان مایەپووزبوونی خۆیان ڕاگەیاند و بۆ دەربازبوون و کاراکردنەوەی سیستەمی بانکی لارێمی کوردستان دەبێت حکوومەت لێژنەیەکی باڵای تایبەتمەند پێک بهێنێتن و چاودێری و بەدواداچوونی کارەکانی بانکی بکات. دەبێت لیژنەیەک یا دەستەیەکی چاودێریکردنی ڕێک و پێک و سیستەماتیکی هەبێ چاودێری کاری بانکەکان بکە. ئایا ئەوان تەنها بە دوای بەرژەوەندی شخصیدا کەوتون یا ئەوە تەلایانی گشتی و بەرژەوەندی ئابووری وڵاتەکەش لە بەرچاو دەگرن. ئەگەر حکوومەت کاریگەری نەبێت لە چاودێریکردنی ئەم بانکانە هەڵبەت ئەوان جگە لە بەرژەوەندی شخصی هیچ بەرژەوەندێکی تر لە بەرچاو ناگرن. بەهۆی پیادەکردنی سیاسەتێکی بانکی کۆن لەلایەن حکوومەت یاریمی کوردستان نەتوانراوە سوود لەو سەرمایە و کار و پرۆژانە وەربگیرێت کە لەلایەن بانکە ئەهلیەکانەوە ئەنجام دەدرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت قەیرانی دارایی ئەرچی حکوومەتی زیاتر کرد بۆ دووبارە ڕێخستن و دانانی سیستەمێکی بانکی پێشکەوتوو بۆ ئەوەی لا زۆری ژمارەی بانکە ئەهلیەکان و کارەکانیان ئاگادار بێت. متمانە لە نێوان خەڵک و بانکەکانە دروست بکەینەوە بیگەڕینەوە، چونکە ئێستا یەکێک لە مشکلە سەرەکیەکانی ئێمە لە هەرێمی کوردستان نەبوونی سیولەیە. ئەم نەبوونی سیولەیە پەیوەندی بەوە نییە کە سیولەی کەم لە بازاڕ هەیە، بەڵکو پەیوەندی بەوە هەیە ئەوەشی کە پارەی هەیە کە قەیرانێکی بچووک دێتە پێشەوە پارە لە ماڵی خۆی هەڵئەگرێت. سیقەی بە بانکەکان نیە، چ بانکی حکومی چ بانکی ئەهلی پارەکەی لە بانک دابنێەوە چەندی ویست وە کەی ویستی پارەی لێ دەربکە. بۆیە ئەمە وای کردو کە پارە لە بازار نەمێنێ، کە پارە لە بازار نەما دەورانی پارە واتە لە منەوە بێ بۆ تۆ لەوە بچە بۆ یەکێکی تر و سوڕی ئەوەی کە پێوترێ سوڕی زانستیانی ئابووری یا دارایی لە بازار بە پێسی و لە نەقدیەکان ناکرێ. ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە بە جددی ئاور لەم بابەتە بداتەوە تا بتوانێت متمانە لە نێوان خەڵک و بانکان دروست بکات. باجوێرەی ئامارەکان لە ئێستادا نزیکەی 150 بانکی ئەهلی و بازرگانی لارێمی کوردستان هەیە، بەڵام قەیرانی دارایی بۆ 2 ساڵ دەچێت ژمارەیەکی زۆر بانکی ئەهلی بەهۆی نەبوونی پارە و متمانەی هاوڵاتیان دەستبەرداری کارەکانیان بوون و مایەپووزبوونی خۆیان ڕاگەیاندووە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.